دێنە سەر بڕگەیەکی تر دژواری زەکات نەدان و سزاکەی چەند قورس. زۆر جار خۆشەویستی سامان وا لە خاوەنەکەیەکە زەکاتەکە نەدا. ئەوە جێلێتی و دین لاوازی و لە خوا نەترسانە. جۆنەدانە بەو هەڕەشە سەختانەی خوای گەورە لەو جۆرە کەسانەی کردو. ڕانەچڵەچینە لە هەڕەشەی خوای گەورە. بۆیە دەسەڵاتدارانی ئیسلامی ئەبێ بە زۆر زەکاتەکان لێ بسەنن. چکە مافی هەژاران و داماوان و محتاجەکانە. ئەگەر نەیاندا و دەسەڵاتدار هێزی هەبوو ئەبێت جەنگیان دژ بەرپا بکات و لە هەموو لایەکەوتینیان بۆ بێنە تا ناچاری زەکات دانەکە بن. ئەگەر و تاغوتانەی وڵاتی ئێمە ئێستا ڕێگایان لە مسلمانان نەگرتای و ڕێگا هەبوایە کە ئێمە بمانتوانێت زەکات کۆکەینەوە لە عالەمە بمانگەیانەوە فەقیر و هەژاری کورد لەوێ هەر نەمانەش فەقیر و هەژارمان محتاجی موچەی ئەو تاغوتانە ببن هەرچەنە کە مافی خۆشیانە وەری بگرن. هەندێک لە زانایانە فەرمونون ئەوی بە زۆری زەکاتەکە لێ بسەندرێ غەرامەشەکرێ لەگەریا بەقەدەر زەکاتەکەی تریشی لێ سەندرێت. اینجا تەسەور کە و کەسێک کە ملیۆنێکی هەیە لە 102 کە دڵی پێوێتی و نەیداوە دەسەڵاتداری ئیسلامی زەکاتەکەشی لێسەنێ و بەقەدەرەویشی لێسن. خوای گەورە لە هەڕەشەیەکە لە زەکات نەدەر و پیسکە و ڕەزیلەکانە فەرمێ يا أيها الذين آمنوا إن كثيرا من الأحبار والرهبان ليأكلون أموال الناس بالباطل ويصدون عن سبيل الله. أيو كساني باورتان هنا جبزانا أفرمي زور لو قشو مالمو بياواني ديني نصارى وجولك لا يأكلون أموال الناس بالباطل يعني سەرۆت سامانی خەڵکی بە فێڵ و چەواشەکاری و بە ناوی دین و لە خەڵکی وەرەگرن وەیەسودون عن سەبیل الله ڕێ لە دینەکەی خواژەگرن. سەیری ئەم پەیوەندیانە کە هەمووی لەم ئاەتەیە باسی کردوت نیداکە هاوارکردنەکە بۆ مسلمانەکانە بۆی یەکسەر لا بکەین بەلای و بزانین مەوزوعەکە چییە کە خوای گەورە لەگەڵ ئێمە دوێ. ئەنجا فەرمێ زۆر لە ماڵم و قەشە و پیاوانی دینی ئەو دوو دینەی تر سەرۆت سامانی خەڵکی بە حرامە خۆن بە باڵی خۆن کە پێوترە سوحت کە زانی حرامە. چەند مەلا چەند داعی چەند دین فرۆش ئێستا ئەمە ئەکا لەگەڵ ئێمە لەو باشووری کوردستان هەر ئەمانە وەیەسودون عن سەبیل الله. ئێمە پیاوی دینەکە نین مەفروزە خزمەتی دینەکە بکەن بەڵام بوون بە سەبەبێک بۆ ئەوەی کە دینەکە خەڵک وەری نەگرێ. دوای ئەمە دێتە سەر دەوڵەمەندەکان ئەمە لەسەر داعیەکان قسەی کرد. دعاء فرمي والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون. يعني وكساني زيرو زيو جنجينا أكن لبناي خوايا زكاتكي لنادن وناي بخشن مژدەی سزا و ئازارێکی بەژانیان پێ بدە یعنی ئینزاریان بکە فەبەشیرهم لێرە مەبەستەکە لەوە کە ئینزاریان بدەرێکە عەذابون ئەلیمێکیان هەیە کە ژانێ ئازارێکی زۆر بەژانیان دێتەڕێ. ڕۆژێک دێ سامانەکانیان لە ئەگری دۆزەخە بۆ سوورەکرێتەوە و ناوچەوان و لاتەنیشت و پشتیانی پێداخەکرێت و پیانەوترێ ئەمە ئەو سامانەتانە کە لە دنیای کۆتانە کردەوە هەر بۆ خۆتان سەرفە کردەوە بێ ئەوەی ئاورێک لە داماوانی محتاج بدەنەوە دەبی چێژندەی فەذوقوا ما كنتم تكنزون دەبی چێژن لەوەی کە کۆتان کردوتون.